ماوەی زیاتر لە 3 دەیە دەسەڵاتەکەی یەکێتی و پارتی بە پاساوی جیاواز و بێبنەما ستەم لە هاوڵاتیان دەکات سەرڕای ئەوەی تەواوی دەرفەتە باشەکانیان بۆ خەڵک و قەوارەکە لە دەست داوە بەڵکو تەنها لە پێناومانەوەی دەسەڵاتە حیزبی و بنەماڵەیەکانیان هەموو نەهامەتەکانیشیان بە دەرفەت زانیوە بۆ چەوساندنەوەی هاوڵاتیان و دروستکردنی فشارێکی زیاتر لە سەریان و کۆکردنەوەی زۆرترین داهات و دەستکەوت بۆ خۆیان و حیزبەکانیان. ئەم ڕاستیە لە ساڵی 2014 و دوای هاتنی داعش بۆ عێراق و بڕینی بەشەبودجەی هەرێم لەلایەن بەغداوە بە تەواوی لای هاوڵاتیان دەرکەوت بەو پێی حکوومەت دەست بەجێ بە بیانووی قەیرانی دارایی و دروستبوونی مەترسی لەسەر قەوارەی هەرێم چەندین هەوڵی یەک لە دوای یەکیان خستەگەڕ لە دژی خەڵک و بۆ بەرژەوەندی حکوومەتە حزبیەکەیان. لەوانەش زیادکردنی باج و ڕسومات و سەرانە لەسەر هاوڵاتیان کە حکوومەت بە دەر لە یاسا کارپێکراوەکان و بێ ئەوەی یاسایەکی نوێی لە پەرلەمانەوە بۆ دەربچێت پەنای بۆ بردووە. زیادبوونی ڕسومات و باجەکانیش بە جۆرێکە ماڵپەڕی خزمەتی حکوومەت کە بۆ دەرخستنی باج و ڕسوماتەکان خستوێتیە کار فریای تۆمارکردنی بڕی ڕسوماتە نوێیەکان ناکەوێت و هاوڵاتیان لە کاتی سەردانکردنی فەرمانگەکاندا بڕێکی زیاتریان لە نرخی بڵاوکراوەی ناو ماڵپەڕەکە بە بیانووی زیادکردنیەوە لێدەسەنرێت. ئەمە لە کاتێکدایە حکوومەت ماوەی 9 ساڵە موچەخۆرانی بەبڕین و پاشەکەوت و دواخستن و پێنەدانی موچەکانیانەوە گیرۆدە کردووە و ئەمەش هۆکارێک بووە بۆ کەمبوونەوەی داهاتەکانیان. شارەزایانی ئابووری پێیان وایە دوای پەسەندکردنی بودجەی عێراق و دیاریکردنی پشکی هەرێم تێیدا دەبێت دۆخی ئابووری و دارایی هەرێم بگەڕێتەوە بۆ ساڵانی پێش بەناو قەیرانەکە و ئەو فشارانەی کە لەسەر هاوڵاتیان و کاسبکاران بەو پاساوەوە دروست کرابوون کەم بکرێنەوە و حکوومەت چی دیکە پاساوی بۆ بەردەوامبوونی دۆخەکە پێ نییە. بەڵام وا دیارە کابینە ماوە بە سەرچووەکەی مەسرور بارزانی هیچ بەرنامەیەکی بۆ ئەو مەبەستە پێ نییە و دەیەوێت بەردەوام بێت لەسەر وەرگرتنی باج و ڕسوماتی نایاسایی لە هاوڵاتیان. بەو پێی پەیوەندی زیادکردنی باج و گرانی کاڵاکانی بازاڕ پەیوەندیەکی ڕاستەوانەیە بۆیە کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیە سەرەتاییەکانی ڕۆژانە دادەنێت و توانای دەستخستنی کاڵا پێویستەکانیان تا دێت کەمتر و کەمتر دەبێتەوە. لە وڵاتانی پێشکەوتوودا وەرگرتنی باج لە هاوڵاتیان بە پێی داهاتەکانیانە و حکوومەت جگەلەوەی باج لەو هاوڵاتیانە وەرناگرێت کە بە هۆکارێکی دیاریکراو توانای کارکردنیان نییە بەڵکو تەواوی پێداویستیەکانی ژیانێکی ئاسایی بێ بەرامبەر و لەسەر بودجەی گشتی دەوڵەت بۆ دابین کردوون. بەڵام لە هەرێمی کوردستان ئەو هاوکێشەیە بە تەواوی پێچەوانەیە و حکوومەت جگەلەوەی لە پێدانی شایستە داراییەکانی هاوڵاتیان هەست بە بەرپرسیارەتی ناکات و بۆتە هۆکاری بڵاوبوونەوەی دیاردەی بێکاری لە ناو هاوڵاتیان بەردەوام و لە ڕێگەی جۆرا و جۆرەوە هەوڵی پارە وەرگرتن لە هاوڵاتیانی هەرێمەکە دەدات.